دکتۆرە ڕازا و گوڵێ محەممەد خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە یاسادا لە فاکەڵتی زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان زانکۆی کۆیە ساڵی 2024 بڕوانامەی ماستەری لە یاسای تایبەت یاسای باری کەسێتی کۆلیژی یاسا و ڕامیاری زانکۆی سلێمانی ساڵی 2009 بەدەست هێناوە. ئەندامی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بووە بە پلەی بەڕێوەبەری گشتی و لە هەمان کاتدا وەکوانەبێژ لە کۆلیژی یاسا و ڕامیاری بەشی یاسا بەردەوام بووە. ئەندامی پەرلەمانی کوردستان بووە خولی سێم لە لیژنەکانی بەرگری لە مافی ژنان ڕۆشنبیری و ڕاگەیاندن کاروباری شەیدان کاری کردووە. لە ئێستادا سەرپەرشتیاری بۆردی ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدانە. 31/1959 ئەم یاسایە دەرئەچێ، ئەم یاسایی کە پێی ئەوترێ ژمارە 188 ساڵی 1959 لە مادەی یەکەمە باز لەوە ئەکات کە ئەم یاسایە لە 94 مادە پێک هاتووە. ئەم 94 مادەیە بە شێوازێکە پەیوەندی بە تاکەوە هەیە ئەو ساتەی کە ئەو کۆرپەیە لە سکی دایکی دروست ئەبێت مافەکانی دیاری کراوە لەم یاسایە تا ئەو کاتەی لە دایک ئەبێ و هەموو قۆناغەکانی کە ژیانی پێاتێ ئەپەڕێ لە هاوسەرگیریە، لە جیابوونەوەیە، لە بابەتی بڵێن مافەکانی ژنانە لە مارەی و لە بژێوی و لە بژێوی کەسوکار و هەروەها بابەتی ئەوانەی کە کێ بەکێ ئەشێ هاوسەرگیری بکات. نۆ دەواازەی سەرەکیە پەیوەندی بە دوای مردنی شێوە هەیە وەسیەت و میرات واتە ئەو کەسە ئەو ساتەی کە دروست ئەبێ لە سکی دایکی هەتا دوای مردنیشی ئەم یاسایە بەسەریا جێبەجێ ئەکرێ. بۆیە ئێمە زۆر جەخت ئەەکەینەوە لە گرنگی ئەم یاسایە و عێراقیەکان ئازادن لەوەی کە پابەندی ئەم دەقە یاساییانە بن و یاخود بگەڕێنەوە بە مەزاهبی خۆیان کە ئەمە ئەخوێنیتەوە ئەڵە شتێکی ئاساییە مادام یعنی ئەمە ئازادی بیرۆڕایە و پشتیان بە مادەی 41 بەستووە و مادام ئێمە مەحکەمەکەمان هەیە و حاکممان هەیە و قانونمان هەیە ئەو کەسانە تاک ئەیانەوێت کێشەمانیە. بەڵام دوای ئەمان ئەڵێ چی؟ ئەڵێ ئەم یاسایە ئەسەری ڕەجعی هەیە واتە ئەگەر کەسێک 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ پێش ئێستا گرێبەستێکی هاوسەرگیری کردبێ لە مەحکەمەیەکی لە مەحاکیمەکان ئێستا بۆی هەیە بگەڕێتەوە بۆ مەسەبەکەی خۆی بڵێ من ئەو عەقدەی خۆم هەڵەوە شێنمەوە بەم عەقدە بەم بڕیارە تازە و ئەم هەموارە کارەکەم ئەەکەم و لێرە هەر لە خاڵی ئەەکەمە واز لەم بەرگەیەش بێنین ئەڵێ لە کاتێکە کە ژن و پیاوەکە سەر بە دوو مەسەبی جیاواز بوون ئەو کاتە بە مەسهەبی پیاو عقدی زەواجەکە ئەکرێ و هەموو کاروبارەکانی تریش هەر نۆ بابەتەکەی کە باسمان کرد حەنەفی بچۆ بۆ شافعی لە شافعی بچۆ بۆ مالکی لە مالکی بچۆ بۆ حەنبەلی لە حەنبەلی بڕۆ بۆ جعفەری کێشەوت نییە و هەشە لە واقعە هەر بۆ نمونە ئەوانەی کە فەریزەی حەج جێبەجێکن مسلمانەکان کاتێک گەچنە حەج مەسەبەکە ئەگۆڕن بۆ بابەتی دەستنوێشکاندنیان لەوێ لە یەکتری. بۆیە ئەمە ئاساییە یعنی تۆ وەکو جارێک کە ئەو حەقە ئەی بە پیاو کە مەسەبەکەی ئەو جێبەجێ بکرێت جاری دومیش حەقی ئەوەی ئەیتێکە حیلە بەکاربێنێ لەکوێیە ژن مافی نییە یاخود کەمترین مافی هەیە ئەچێتە سەر ئەو مەسەبە. ئەمە هەمووی لە خاڵی یەکا کۆکراوەتەوە یعنی لە خاڵی یەکی هەموارەکەی ئاماژەی پێەکە. 5 مەسهەبی سەرەکیمان هەیە کە ئاماژەمان پێکرد. مالکی دیاری کردووەڵێ 18 ساڵ بۆ کچوو بۆ کوڕ قانونی عێراقی بە مەسەبی مالکی وەرگرتووە. حەنەفی 18 بە حەڤەیە شافعی و حەنبەلی 15 ساڵ بۆ کچوو کوڕە و جعفەریش ئەوە بوو کە باسمان کردنەوە بە 15. بابەتێکی ترمان هەیە ئەمە بەڕاستی کە هەموو خەڵک پێی وایە بە تەنیا لای جعفەریەکانە نەخێر بە شودانی منداڵی کچ و ژنهێنان بۆ منداڵی کوڕ ئەوەی کە لە لای خۆمان پێوترێ سەربێشکە هەر 5 مەسەبەکە ڕێگەی پێەیە. وەلی ئەتوانێ مناڵەکەی خۆی لەسەر بێشکە و مارە بکە وەلی تەنیا زاهرەکان کە بەشێکن لە سونەکان ئەڵێن نەخێر بە کچەکە باوکەکە ئەتوانێت لەسەر بێشکەوە مارەی بکات لە کوڕێک بەڵام کوڕەکە نەخێر. واتە مەبەستەکەی من ئەوەیە ئەوەش ڕەئی فقها بەڵام ئەمەی کە ئێستا بە تایبەتی پرۆژەی شیعەکانە هەمومان ئەزانین لە 2003ەوە چوارەمین جاریانە بڵێن لێسەنەوەی حەزانەیە لە دایک و یانەوەی بە باوکە باوکیش نەبوو بە باپیرە باپیر نەبوو بە مامی مامەکان دایکەکەش خۆی ئاوا هیچ حەقێکی نییە داوای مناڵەکەی خۆی بکە. ئەوەش هاوشێوەی ئێستا نەهێڵڕا تێپەڕێت
ئەمە جاری چوارەمیانە کە هەوڵێن بۆچی ئەم جارە جیاوازە لە جارەکانی تر من وەکو دایکێک وەکو خەمخۆرێک هاتووم بەشداریم سیمینارم کردووە دەستخۆشی لەو پارێزەر بە ڕێزاکەم بەڕاستی هەنە یاسا و قانونی و قانونی عێراقی باس کرد سوودمان لێبینی زیاتر ئاشنابووین بە بابەتەکە ئەمە بابەتێکی فقهیە کاتی خۆی لە سەردەمانێکی زۆر کۆنە ئەم یاسایە دانراوە ئێستاش لەگەڵ وەزع و گوزەرانی ئێستای عێراقا ناگونجێ بەڕاستی ئێمە بە حکمی ئەوەی زۆرینەی حکم لە وڵاتی عێراقا شیعەش پشتی ئێرانە بەڕاستی هاتوون ئەم یاسایە لێرە ئەیانێت جێبەجێکەن بۆ ئێمە کارێکی زۆر نەگونجاوە بەرهەڵستیشی لەکەین و هەڵوێستیشمان هەیە و تا تواتنۆک لەگەڵ و خاتونەیە و لەگەڵ هەموو ژنانی ترا بەڕاستی ئەمە پرسێکە ئەبێ هەموو دایکان هەموو خوشکان پشگیری لەم یاسایە بکەن کە بە هیچ جۆرە جێبەجێ نەکرێت بەڕاستی ئێمە تازە بۆ خۆمان ئەم چینە بەڕاستی هیچ کێشەیەکمان نیە لەبەر ئێمە هەمومان سنێکی ڕشتمان هەیە و تێپەڕێوین بەڵام بۆ نەوەکانمان بۆ داهاتوومان ئەمە یاسایەکە زۆر پشکێنە بەڕاستی ئێمە کچمان هەیە سبێنێک جەزامانە بێ سبێنە کۆمەڵگا بەرەو پێشەوە ئەڕوا بۆ جیلی داهاتوو خەتەریاتێکی زۆری هەیە و ناشگونجێ لەگەڵ عورف و عاداتی ئێستاە بەڕاستی تۆ ببینە ڕۆژ بە ڕۆژ خەڵک وشیارە بێتەوە خەڵک پێشبینی جوانتری هەیە باشتری هەیە بۆ ژیان لەبەرەوە داوا لە هەموو دایکێکەکەم داوا لە هەموو خانمانەکەم بە تەواوەتی و بە جدیانە بە ڕوحێکەوە بێنە سەرجادا داکۆکی لەم مافە بکەن کە بە هیچ جۆرێک ئەم یاسایە جێبەجێ نەکرێت.